دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان ڕاگەیەنراوێکی بۆ ڕای گشتی و جەماوەری کوردستان بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەی تەفگەری ئازادیدا هاتووە ئەو قەیرانە چەقبەستووی ئەمڕۆ ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەنجامی ئەو ئاراستە چەوتە و سیاسی و ئیداریە قۆڕەخکاریەیەکە دەسەڵاتدارانی حکومەت بەڕێوەی دەبن. بۆیە لەم بارودۆخەدا بێگومان پێویستە کە لایەنە سیاسیەکان، جەماوەر، مامۆستا، فەرمانبەر، خوێندکار و گەنجان و ژنان و هەموو چین و توێژەکان بە ئەرکی خۆیان هەڵسن و بە پلانێکی توکما هەوڵی چارەسەرکردنی تەواوی ئەو بارودۆخەنا لەبارە بدەن. ئێمەش وەک تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان وەک هەمیشە لەگەڵ تەواوی داواکاریە دیموکراتیەکان و ناڕازایەتیەکانی خەڵکداین و پشتگیریان دەکەین. بۆ ئەمەش پرۆژەمان هەیە و خستومانەتە ڕوو لە داهاتوشدا پرۆژەی تر دەخەینە ڕوو. هەروەها دژی هەر جۆرە توندوتیژیەکین کاچ لەلایەن خۆپیشاندەران و کەسی ناڕازی یان لەلایەن هێزەکانی ئاسایش و پاراستن بەرامبەر بە دام و دەستگاکان هەروەها بەرامبەر بە خەڵک ئەنجام بدرێت. هەموو هەڤاڵان و دۆستان و لایەنگران و ڕای گشتی ئاگادار دەکەینەوە کە تا ئێستا هیچ کەس و لایەنێک گروپێک سەردانی ئێمەی نەکردووە وەک تەفگەری ئازادی بۆ ئەنجامدانی چالاکی ناڕازی. بۆیە بەشداری چالاکی گۆمێکی شێل و نادیار نابین.